با مەبەستی گرنگیدانی زیاتر با لایەنی پەروەردەی منداڵان و دەستنیشانکردنی کێشە خێزانیەکان و دۆزینەوەی ڕێگە چارەی پێویست بۆیان، پانێڵێکی پەروەردەی خێزانی لەژێر ناونیشانی پەروەردەی تەندروست و کارە بۆ داهاتوویەکی پرشنگدار بۆ ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و پسپۆڕانی دەرونی لە قەزای چەمچەماڵ بەڕێوەچوو. بێگومان ئەم پانێڵانە خۆیان لە چۆن بڕگەیەکە بینەوە. دیارە بڕگەکان سەرەتا بۆ منداڵان زۆر گرنگن و پاشان بۆ خێزانەکان و ئەو خێزانانەی ئێستا لێرە ئامادە بوون بێگومان لە چەند ڕوویەکەوە لە پانێڵەکان سوودیان بینیەوە. سوودەکانیش دیارە لە ڕووی پەروەردە و جۆری هەڵبژاردننی مناڵەکانیان بەچی ڕێگایەک بگەینە ئەو ئامانچەی کە خۆیان ئەیانەوێ. ئەم پانێڵانەش بەڕاستی زۆر پێویست ئەکات کە لەم ڕۆژەیە بە تایبەتی لەم سات و کاتی ئێستاە کە دایکان و باوکان زۆر سەرقاڵی دەرەوەن. ئەم پانێڵانە زۆر سوودی هەیە بۆ ئەوەی کە بە هەموو تاکێک و هەموو دایک و باوکێ بە ئاگا بێنەوە بەرامبەر بە پەروەردەی مناڵەکانیان. وات لێ ئەکا کە بە کەم و کوڕی مناڵانی وات لێ ئەکا کە ئاگات لە مناڵەکەت بێت. ئەوەندە پەروەردەکان هەموو پێویستە ئەم جۆرە پانێڵانە ئەنی پەرە پێ بدەن. بەڕاستی ینی پەروەردە لە وڵاتی ئێمەدا ڕووخاوە. ئەنی پێویستە زۆر ئەم جۆرە پانێڵانە پەروەردە ینی پێشکەش بکرێت زۆر زەرورە. کۆمەڵگەی ئێمە بەڕاستی لێشاوێکی زۆر ینی فەسادێکی زۆر ڕووی کردو لە وڵاتی ئێمە. سەبارەت بە پانەڵەکە بە شتێکی زۆر ضروری ئەزانم لە ئێستاە چکە خۆم ئەن ئەزانین لە ئێستاە دنیایەکی جەنجاڵە. ئێمە لەسەر کارین منداڵ ئاگامان لێی نییە یان منداڵ زۆر ئەچێتە دەرەوە بێ ئاگاین لەوەی کە مناڵەکانمان چی ئەکا بەهۆی سەرقاڵی خۆمان لە کارەوە. بۆیە ئەنجامدانی ئەم پانێڵانە بە شێوازێکی بەردەوام نەک بڵێم درەنگ زوو وەک وە بیرهێنانەوەی ئەوە ئاگاهێنانەوەی ئێمە شتێکی ضروریاتە. بەڕێوەچوونی ئەم جۆرە چالاکیانە لە کاتێکدایە لا ئێستادا بەدەیان ڕێکخرا و لە ژێرناوی جیاوازدا و بە خەرجکردنی بودجەیەکی زەبەلاح بۆیان هەڵمەتێکی بەلاڕێدابردنی گەنجان و نەوجەوانانیان دەست پێ کردووە. لە ژێر ناونیشانی جۆرا و جۆریشدا دەیانەوێت لێکترازانی خێزانی لە کۆمەڵگەی کوردەواریدا پەرە پێ بدەن. لادانێکی زۆر لە کۆمەلگادا دروستە بێت. ئەم لادانە زۆرە ئێمە پێمان وایە پێویستە کە هەڵمەتێکی هوشیارکردنەوە هەبێت بۆ گرنگی زیاتردان بە بابەتە پەروەردەیەکان بە تایبەتی گرنگی زیاتری خێزان بە منداڵەکەی. لە پانێڵی پەروەردەی خێزانیدا سێ بابەت بە سێ ناونیشانی جیاواز پێشکەش کران. هونەری دایکایەتی و باوکایەتی لە پێشکەشکردنی دکتۆر ملکۆ ئەسعەد پسپۆڕی دەرونی، سروشت و تایبەتمەندیەکانی منداڵ و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیاندا لا پێشکەشکردنی دکتۆر سەمەد ئەحمەد پرۆفیسۆری یاریدەدەر، یاساکانی خێزانی بەختەوەر لە پێشکەشکردنی دکتۆر بەختیار کەمال پرۆفیسۆری یاریدەدەر. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.